بینەران بیسان ڕوودا لە هەفتبێوینێکی تایبەتە لەگەڵ بەڕێز خاتون ڕێم ئەلەبالی غاروان وەزیری دەوڵەت بۆ کاروباری خۆگونجاندن و هەروەها بەرپرسیارە لە کەیسی کۆچبەران و پەنابەران کەسێکی ناسراوی کابینەی شۆلتە دەمەوێت لەسەر پرسی بەچینەوەسات ناساندنی کۆمەڵکوژی کوردانی ئێزیدی و هەروەها پرسی کۆچبەران گفتوگۆیەکی لەگەڵدا بکەم. سڵاو بەڕێز خاتون ئەلەبالی غاروان، زۆر سپاس بۆم هەفتبێوینە. Gelege Spaß. Frau Alabali-Radovan, meine erste Frage wäre, Bares Alabali-Radovan am dan pedانانە سیمایەکی ڕەمزی دەبێت وەک هەنگاوی دووەم دەست پێشخەرانی ئەم داواکاری و کوردانی ئێزدی داوا دەکەن جارێک دیکە ناوچەی شنگال ئاوادان بکرێتەوە بۆ ئەوەی ئێزیدیەکان بگەڕنەوە زێدی خۆیان. پاشە حکوومەتی ئەڵمانیا چۆن پشتگیریان دەکەن و بەڕێستان چۆن پشتگیریان دەکەن؟ Welche Rolle hat SPD bei diesem Antrag gespielt? هەلبەت ناسکردنا ژنۆسیدا ئێزیدیان یا لە عێراقی ڕۆڵەکە مەزن لەیزە وێ ببە گاوێکی دیرۆکی و ئەف گاف پێشڤە دەچە دووارێ دامەزراندنا عەدالەتا دیرۆکیدا. هەلبەت ئەف یەک نگارە ئێشا ئێزیدیان سڤک بگە لێ ئەس دەفکرم کو ئەف ئیشارەتەکە گرنگە کو ئەڵمانیا درێدەیە کو ژێنۆسایدی ناس بگە. حکوومەتە فەدەرال گەلێک تشتان دکە میناک لە عێراق و هەرێمی بەرنامەیەک ji بۆنی ئێزیدیên derbeder heye. Almanyayê jî ji bonî jinûba avakirina wê herêmê ku mixabin wêran bûye alîkariya darayî dide. Die leider vernichtet wurden. باش ئەڵمانیا چۆن دەیەوێت هاوکاری پێشکەش بە ئێزیدیان بکات بە تایبەتی یارمەتیدانی ژنانی ئێزدی بە ڕزگاربوانی دەستی داعشیش لەلایەن حکوومەتی ئەڵمانیاوە چۆنە؟ پلانی درێژخایەنتان بۆ ئەمە چییە؟ ji ber vê yekê çend pêngav hene. Tiştê ku ez pir giring dibînim ew e ku hikûmeta federal li herêmê alîkariya derûnî civakî bixwe fînanse dike û piştgirî dide. Da ku jinên ku hîn li wirin yên ku rizgar bûne bikaribin duwarê nefsî de muamele bi tiştên ku hatine serê wan bike. Ez pir kêf xweşim ku gelek eyaletên federal di sala 2015 de biryar dan ku jinên êzidî bînin Almanyayê û piştgiriyê بدنەوە. ئەم بەیەکێ دەبوارێ ئەنتەگراسیۆنê de jî dikin û berî her tiştî ew jin faktoreke giringin di buwarê dadgehkirina tawankarên Daişê de. Jinên êzidî li wir roleke sereket leyzin û ez bi civaka êzidî ya li Almanyayê re jî di nava têkiliyeke nêzik de me. Duwarê pirsên din de wekî mînak dê entegrasyon çawa bidome û pêdiviya jinan herî zêde biçine. Die Jesiden sind باشە هۆی چێ ئێزیدیەکان زۆرتر ڕوو لە ئەڵمانیا دەکەن سیاسەتی کۆچبەری لە ئەڵمانیا ئاسانکاری تێدایە بۆیان Integrationsprogramm für die Jesiden؟ Eyaletên federal ji xwe piştî kiryarên Daişê yên sala 2014 bernameyên taybet yenî wergirtina penaberan dane destpêkirin. Ew yek tişteke ji ber vê yekê niha mezintirîn dîasporeya êzidî li cîhanê li Almanyayê ye. Zêdetirî 200,000 êzidî li Almanyayê dijîn. Lê helbet hikûmeta federal jî bi xwe gavan davêje û ev jî ji bo min pir giring e ku li herêmê yan jî li Iraqê jî karê jinû ve avakirinê tê kirin ku belkî ev yek dêhêviyek be ji bonî avakirina jiyanek li wê derê. باش ئێستا دەمەوێت سەبارەت بە کارەکەتان وەک وەزیری دەوڵەت چەند پرسیارێکتان ئاراستە بکەم. بەڕێستان ئاگادارن تایبەت لەم سەردەمەدا ئۆفیسەکەت گرنگێکی ناوەندی هەیە. ئەگەر تەماشای کێشە جۆراجۆرەکان سەبارەت بە پەنابەران بکەین. پلانی سەرەکی ئێوە لە وەزارەتەکەتان چییە و دەتانەوێت چ شتێک بگۆڕن؟ وەکی پەیوەردارە ئەنتەگراسیۆنێ کارێ مینیستەرەکە ئەوە کو خەباتێ بکەم دا کو ئەنتەگراسیۆن لە ئەڵمانیای سەرکەوتی بمەشە. نەتەنێش بوونی پەنابەران لێ هەروەهاش بۆ کەسێن دنجی وەکی مینا کەسێن کوژ بوونی خوێندنی ئان ژیش بوونی خەباتێتێن. دەولەت هەموو بنەسازیان دابین دکە دا کو مرۆڤ خوا باش ئەنتەگرە بکەن. هونەها بڕاستی ژی هینا گەلێک تشت هەنە کو دەبێ وەرنەگرن. ژالەیەکی بە شەڕی لە ئوکراینای بووە سەدەما کۆچبەریەکە مەزنیا پەنابەران هەروەها پێلێن دنیەن پەنابەران ژی هەنە. باشە خۆت و بنەماڵەکەت خەڵکی عێراقن ئایا دەتوانین بڵین ئەمە بۆتە هۆی ئەوەی کە بە هەستیاریەوە تەماشای پرسی پەنابەران بکەیت ئەو بنچینەی تۆ تاوەکو چەند وا دەکات زیاتر لە بارودۆخی کۆچبەر و پەنابەران تێبگەی؟
ئەرێ بێگومان ئەس جی بە سەرپێهاتیا خۆیان پەنابەریە پرسپەکتیفێکی بەخوارەچیدم ئەس فام دکم دەما کو مرۆڤ دگهێژاوێ دەرێ خۆ چاوە هیز دکە دچرە و شێدەیە لێ من بەرێژی دەوی واریدا گەلک کار کردبوو و ئەف تەجروبەیژی دەخەباتە من یاڕۆژانەدا ژی من ڕەدبەیە ئالی کار کو ئەس ببینم کو بڕاستی کەسێن لێ دەرێ دەما کو تێن دچرە و شێدەنە دمەوەیە درێژدا پێدیوێ وان بچنە و ئەس هەرگاو وەیەکێ دکمە پارچەیەک ژ کارێ خوا زۆر لە کۆچبەر و پەنابەران لە وڵات و کۆمەڵگی ئیسلامیەوە دێن چۆن دەتوانن گونجاندنێکی تایبەت لە نێوان ئەو پەنابەرانە و کۆمەڵگەی ئەڵمانیدا بگونجێنن تاوەکو لە یەک تێگەشتن ئاسانتر کرێت. برنامەی ما ین ئەنتەگراسیۆنێک و هەنە وەکی میناکە کۆرسێن ئەنتەگراسیۆنێ وێ بێگومان ji بۆ هەر کەسی بە نەخەمە پەنابەرژێکی ژەن وڵاتی هاتبە و ئەڤە گرینگە لێ ئەز بێ جێڤاتێن ئۆلیرە وەکی جەماعەتێن مزگەفتان لێ هەروەها بژواتا ئێزیدیرەژی ژینێز بەکار دکن هەروەها من بێداویە بێ جواکە ئارامی ڕێژی هەفدیتن کرد داکو ببینم کاوەکی جواکێن ئۆلی پێدویێوان بچنە و لە کو دەرێ ئاستەکی دەردکەبن پێشێنوان بۆ وێژی بەرنامەی مایەن تایبەت هەنە. Zum Beispiel gibt es auch دوای شەڕی سووریا زۆر کورد و عەرەب لە سووریاوە هاتون بۆ ئەڵمانیا بۆ نەتەوەکان پلانی جیاوازتان هەیە؟ Integrationskonzepte für diese Menschen? لە جەم حکوومەتە فەدرال تێ کۆنزێپتەکە ئەنتەگراسیۆنە یا لە گۆرینەتە و یانژی وڵاتێک و کۆچبەرژێ هاتنە نینە ئەو ژی بۆ هەر کەسی دەرباز دەبە و بدیتنا من ڕیا ڕاستجی ئەبە ژخوا لەبێ دەرێمە بەس بە ئەوایەکی گشتی خوا ئەنتەگرەکردنا دناوا جوواکەیە و ئەڵمانیا وڵاتێکی کۆچبەریەیە کوگەلک چاندان مهراخوا لەبی وڵاتی خستنە. باشە بەڕێز ئەلەبالێ غەتۆڤان ئەڵمانیا داوای لە سەرۆکوەزیرانی عێراق کرد کە ئەو عێراقیانە بگەڕێنێتەوە کە لە ئەڵمانیا مافی مانە و پەنابەریان پێنەدراوە ئایا ئەوە ڕەوایە بۆ ئەو عێراقیانە کە بگەڕێنرێنەوە یاخود ئەو داوایە دەتوانێت جێبەجێ بکرێت؟ ئەرمانجەمە ئەوە کو ئەم مەسەلەیە کۆچبەریە دە کوالیسیۆنا لەمپەیە ترافیکێجە و هەروەها نەهاژی دناو حکوومەتە فەدەرالدا بگرن دەست و بە ئەوایەکی گردونیژی بفکرن هەلبەت دەوی واریدە پەیامێن دگەل دەوڵەتی نێژی هەنە وەکومینا کەسێن کوماکن پەنابەریە نەستاندنە ئەوژی بکەمێن چارچۆڤەیەوان پەیامان ئەف گەلە گرنگە مەبەستا من ئەو کەسێن کو لەوێ دەرێ مافێ پەنابەرتیە وەرنەگرتنە و دەوێ بەگەرن وڵاتێن خۆیان هەمان دەمێدا ئەم دکارم بریاوان پەیامان ڕێبەکن ji بۆنی هاتنە کارکەرین بسپۆر ji بۆ هاتنە کارکەر و خەباتکاران نەها دگەل عێراقی پەیامەت دیوی واریدە نینە. بەڕێستان ئاماژەتان بە پرسێکی گرنگدا ئەویش ئەڵمانیا پێویستی بە دەستی کاری زۆرترە ئەڵمانیا پێویستی بە کام جۆرە دەستی کارەیە چونکە کەسانێکی زۆر لە هەرێمی کوردستانەوە دەیانێت بۆ کارکردن یاخود بۆ خوێندن بنە ئەڵمانیا باشترین ڕێگا بۆ وەرگرتنی ڤیزە کامەیە؟ ئەم نەهاژ بۆ حکوومەتە فەدرال لەسەر استراتێژیا کارکەرین بسپۆر کار دەکەن و هەروەهاژ بۆ بەردەوامکردنا قانونا کۆچبەریە یاژ بۆ کارکەرین بسپۆر ئەس تەخمین دکم کو ئەوەی دە چەند مەهێن بێدە دە کابینێدا وەرە پەژرانزن و پاشژی دێ ئاگاداریان تایبەت هەبن کا مرۆڤ بۆ کارکردنێ چاوا دگارە وەرە ئەڵمانیای و هەلبەت ji بۆنی خوێندنا بلنجی. باشە بەڕێستان لە سایتی خۆتان ئاماژەتان بەوەدا کە دەتانەوێت کار ئاسانی بکەن بۆ وەرگرتنی وڵاتنامە وەرگرتنی پاسپۆر هێشتا بۆ زۆر کەس زۆر ڕوون نییە دەتوانن لەو بارەوە بەرچاوڕوونی زۆرترمان بدەنێ؟ هێنا هێسانتر نەبووە نەها ئەم لەسەر دەخەبتن ئەم دخوازن زێدەتر مرۆڤ هەبوڵەتیە بستینن ئەم قانونێک نوژەن یا هەموڵاتی بوونێژی دخوازن ئانکو ئەم ماوەیە ئیقامەتێ یا ژبوونی هەموڵاتی بوونێژی حەوجەیە کورتتر بگەن کو حتانێ نەها 8 ساڵ بوون داخینن 5 ساڵە و دە هەمان دەمێدە ڕێبەکەن ژبوونی جۆت هەموڵاتی بوونێ کو ئەوێکن هەژبوونی گەلە وڵاتان نەممکنە و ئەوێکژی پارچەک باشە بەهۆی ڕووداوەکانی ئێرانەوە زۆر کەس لەوێەوە دێنە ئەوروپا چانسی ئەوان بۆ وەرگرتنی مانەوە لە ئەڵمانیا چەندە؟
جبونها ام زدبونك بربچاویا کوچبریا جی ایران نابینن هيا من جه تشتكي وصانينا جبو من جرينجا كو اموكو حكومة فدرال وهر وهاوكي اندام مجلس فدراليا المانيا بشجريه بدن جنين كل ايراني خو بيشان زانان دكنو بري هر تشتي دبي امالي كاريه بدن داكو اف خو بيشاندان بكار بن كاريگريه كا دم دريج بكن Demonstrationen auch nachhaltig was bewirken. باشە زۆر کەس دەیانەوێت بزانن ئایا هیچ گۆڕانکارێک لە یاساکانی تایبەت بە یەخستنەوەی خێزان هێنانی کەسوکاری ئەوانی لێرە مافی مانەوەیان وەرگرتووە هەیە مەرجی نوێ هەن ما لسر گوهرتنن د پیمانا کوالسیون دل هفکر او لسر باشکرنا هفگی هانزنا مالباتیه نمازج بو کسن کو خودی استاتویا کدن یا پنابرینه آنکو ین کو خودی استاتویا که دنبورینه ام دخوازن بوان را وکی کسن کو پنابری وان قبول بونه معامله بگن همان مافان بدن دوی واریده خباتن مبر دوام دکن و از باورم ام ایسال به قانون درخینن دی از نکارم تام ببیجم کنگی باشە وڵاتی وەک سوید و هۆڵەندا سیاسەتی توندیان بۆ کۆچبەران هەیە بەڵام لە ئەڵمانیا ژماری کۆچبەران زیاتی کردووە هۆکاری ئێمە چییە؟ لەسەر سینۆرێ ژۆری نێقاشتنە ئانکو مافی هەرکەسی هەیە کۆ لە ئەڵمانیای سەری لە پەنابەری بدە بەڵێ بەڕێز لە بالی ڕادوان زۆر سپاس بۆ ئەم هەفپەیوینە زۆر سپاس کە لەگەڵماندا بوویت mit uns waren.